بەخێوکردن و چاودێریکردنی ئاژەڵان ڕێگایەکی هێواش و لەسەر خۆیە بۆ ڕاهێنانی ئەو کەسانەی لە گرتوخانەکاندا دەستگیرکراون تاکو جارێکی تر لەگەڵ ژیانی یاسایی کۆمەلگا ڕابهێنرێنەوە. ئەمە شوەک هەوڵێک بۆ دروستکردنەوەی کەسایەتیە و تاوانبارانەی بە جۆرێک لە زۆرەکان تووشی لادان بوون و کەوتونتە بەندیخانەکانی سویدەوە. ئەلفرێد یەکێکە لەو کەسانەی کە ڕۆژانە لە کێڵگەیەکی بەخێوکردنی ئاژەڵاندا کار دەکات. ئەو کە تەمەنی لە 50 ساڵیدا حەزی لە گرنگیدانە بە ئاژەڵان و لەو ڕێگەی و هەست بە ئارامی دەکات. دەشڵێت ئەم کارەوەم لێ دەکات ئاسوودە بم. بەڕێوەبەری بەرهەمهێنانی کێڵگەکەش دەڵێت زۆربەی ئەو کەسانەی لە بەندیخانەکانی سویدەوە هاتون و لە کێڵگەکەی ئەودا کار دەکەن بە باشی کارەکانی خۆیان ئەنجام دەدەن سەرەڕایەوەی پێشترکاری بەخێوکردنی ئاژەڵیان نەکردووە. لەم شوێنەدا جیراوەکان گرنگی بە کێڵگەکە و بەخێوکردنی ئاژەڵەکان دەدەن. لێرە جیراوەکان ماوەی 35 کاتژمێر لە هەفتەیەکدا کار دەکەن و بۆ هەر کاتژمێرێکیش $1.5 پێدەدرێت. ماوەی 2 ڕۆژیش لە هەفتەیەکدا پشویان هەیە. ئەم کێڵگەیە کە سەر بە گرتوخانەیەکی سویدا ساڵی 2012 لەلایەن پاشای وڵاتەوە خەڵات کراوە لە بەرامبەر بەرزی کوالێتی بەرهەمەکانی. گرتوخانەکانی سوید بەراورد بە وڵاتانی جیهان کەمترین دەستگیرکراو لە خۆ دەگرن. هاوکات ئەو پارەی ڕۆژانە بۆ هەر گرتوویەکی سوید خەرج دەکرێت 2 ئەوەندەیە و بڕێیەکە بۆ هەر دەستگیرکراوێکی دیکەی وڵاتانی جیهان خەرج دەکرێت. حکوومەتی سوید هەوڵ دەدات هاوڵاتیانی وڵاتەکەی لە سزای زیندانیکردن بپارێزێت و زۆربەی جار دەیەوێت لە ڕێگەی سزای ئامانجدارەوە تاوانبارەکان بجێڕێتەوە سەر ڕێچکەی ژیانی یاسایی خۆیان.